خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لەبێ لەگەڵ هاوکارانم پانۆرامای ئەم شەوتان پێشکەشەکەی. چیرۆکی ئابووری سەربەخۆک شەوی ڕابردوو ڕامانکەیان کۆتایی پیاتۆ بڕیارە لە چەند ڕۆژی داهاتوودا لە ڕێگەی سۆمۆ نەوت بفرۆشرێت. یەکێک لەو هێزانەی کە زۆر ڕاشکاو بڕیار و ڕائەکانی خۆی دەربڕیەکێتی نیشتیمانی کوردستان بوو. سەرۆک بافڵ جەلال تاڵەبانی سەرۆکیەتی نیشتیمانی کوردستان ڕاگەیان کە ئەمە لەگەڵەوەی کە سۆمۆ سەرپەرشتی فرۆشتنی نەوت بکات و نردنی نەوت بکات و 2000 وەزارەتی نەوتی عراقی سەرپەرشتی و پرۆسێ بکە وە کۆی داهاتەکانی عراق لە یەک خەزێنە کۆ بکرێنەوە و بە عەدالەت بەسەر خەڵکی عراق و هەرێمی کوردستانیش دابەش بکرێن و زامنی موچەی خانەنشینان و موچەخۆرانی هەرێمی کوردستان بکرێن. ئەم سیاسەتە یاخود ئەم تێڕوانینی یەکێتی نیشتیمانی کوردستان لە چیەوە سەرچاوی گرتووە بەرەوکوێ ئایندەی خەڵکی کوردستان و هەرێمی کوردستان بەرەوکوێ لەگەڵ زۆر بە ڕێسرا عەبدوڵڵا ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان گفتوگۆی دەکەین. کاسرا بەخێر بێت. زۆر سوپاس. ئەو ڕاستی و ڕاشکاویە پێشتر کاکسران ینی کێشەی کە بوو لەگەڵ یەکێتیەکە کەم ڕەئی ئەدا ئەم ڕێی خێرا و سەراحەتە لە چیەوە هات بە تایبەتی دەربارەی مەلەفێکی گرنگی وەکوونەوت. زۆر سپاس. تەبان لە چیەوە هات لەبەرەوەی کە سیاسی یەکێتی ئێستا وازحە یەک دەستە یەک ڕەیە یەک بۆچوونە وەزەمە چەندەمی جار لەم هەردەم بەنامی بەڕێستا باسمان کردووە لەبەرەوە کە سیاسیەک سەرۆکێکی نیشتیمانی کوردستان یان مەکتەبی سیاسی یان ئەنجومەنی سەرکردایەتی کە سیاسیەک ئەڵێ ئەو سیاسی بێتە سیاسی ڕسمیەکی نیشتیمانی کوردستان. ئێستا لەم مەلەفەیە کە ڕێیەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر ئەم بابەتە زۆر بەڕوونی زۆر بەڕاشکاوی لە بەیانەکەی و لە پەیامەکەی سەرۆکێکی نیشتیمانی کە باوڵا هاتووە. ئەوەی کە هەواڵ باوڵ وتوێتی ڕێیەکێتی نیشتیمانی کوردستانە و سیاسیەکێتی نیشتیمانی کوردستان و ئەدەبیاتێکی نیشتیمانی کوردستانی شەکە دەبێ ئەو مەلەفاتانە بەو تۆرانە سێربەکە یەکەم لەگەڵ دەستوری عراق لەگەڵ ویست و داخوازەکانی خەڵکی کوردستانە بگونجێ و هەروەها واقعیش بێ و ئەوە شەڕەچاو بکات کە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان سیاسەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بە بنەما وەربگرن. چونکە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمە ڕوانینێکی حزبی نییە. یەکێتی نیشتیمانی کوردستان لە چەندین وێزگەدا سەلماندوێتی کە بیرڕاکانی ئەتوانێت بیرڕای خەڵکی کوردستان بێ. چونکە بیرڕاکانی یەکێتی لە 75 تا ئێستا کە ئەمڕۆ دوابەیاننامەی یەکێتی دەرچووە تعبیر لە ویست و ڕوانگەکانی خەڵکی کوردستانەکە و هەروە تعبیر لەو هەڵسەنگانەکە کە هێزێکی دەربەسی کوردستانی لە وەتەی دامەزراوە کە خەبات بۆ خەڵکی کوردستانەکە خەم و خودای ئەوەیە کە ئەم خەباتە سەر بکەوێ و ئەو جوود و هیلاکیەی کە گەلی کوردستان و میلەتەکەی ئێمە و یەکێتی نیشتیمانی کوردستان و حزبە سیاسیەکانی کوردستان داویانە بە خەسار نەچێ. بۆیە هەموو جارێ بیرڕاکانی یەکێتی بە تایبەتی لەم هەلومەرجە یەک دەستی یەکێتی نیشتیمانی کوردستانە بەڕاست ئەکەوێتەوە و بەڕاست دەرەچێ. نمونەیەک بۆ ئەمە بێنمەوە کاکیم. ئێستا بە مەلەفێکی وەکو گەرنگی وەکو نەوت ماوە پێشتر لە زۆر مەلەفی بۆ نمنا ئێستا ڕێکخراوە نێودەوڵەتیەکانی دنیا هەمووی باسی ڕەوشی مافی مرۆڤ ڕەوشی سیاسی کوردستان ڕەوشی ئەو پاشەخشەیەکەن کە بەداخەوە لە حکومڕانی کوردستانە هاتۆدەتی بە زمانی کوردی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمەی بە هەموو خەڵکی کوردستان وت. کاک باوڵ لە هەولێر لە ناو جەرگەی هەولێر لە مؤتەمەرێکی یعنی لە دیدارێکی کە لە هەولێر کرا زۆر بەڕاشکایی وتی منەظەماتی نێودەوڵەتی مجتەمەعی دەولی قونسڵەکان دیپلۆماسیەتی نێودەوڵەتی ڕەخنە و بیربۆچوونی خراپیان لەسەر کوردستانی ئێمە دەبێ ئەمە ڕاستکەینەوە چاکی کەینەوە و لەوێ وتی سیاسەتی ڕاست ئەوەیە کە ئێمە ڕێکەوتنێک لەگەڵ بەغدا بکەین و ئەوە بوو ماوەیەکی کەمی پێچوو ئەو هەموو لێشاوە لەو ڕخنانەی کە وەزارەی خارجەی ئەمریکا بڵێن ڕێکخراوەکانی وەکو ئەمنستی نێودەوڵەتی و هەروەها میدیای معتەبەری نێودەوڵەتی ڕخنەی لەم ئاستەگر کە وەزی سیاسی وەزی مافی مرۆڤ وەزی دیموکراسی پاشەکشێ لە حکومڕانیکردنی کوردستانە ڕووی داوە. کەمتر لە هەفتەیەک بوو بەسەرەوەیە سێ چوار مەلەفاتە پێشەوە. یەکەم ئەو مەلەفەی کە حکوومەتی عراقی لە بردیەوە شکاتەکەی کە حکوومەتی عراقی کردی لە حکوومەتی تورکیا و دیارە
لەگەڵ ئەو کێسە کردی کە 50 ساڵ نەوت هێرەمی کوردستان بە تورکیا فرۆشراوە و اینجا کەمتر لەوەی یعنی کەمتر لە چەند ڕۆژێک ئەوە بوو لە بەغداش ئەم واقعی کە ئێستا سۆمە ئەبێتە مەرجەیەک بۆ بەڕێوەبردننی نەوتی عێراق بە شێوەیەکی بە کوردستانەوە بۆ واقعی حکوومەتی هەرێمی کوردستان ناوی ڕێکەوتنی دێناوە معنەوە سیاسێکی دروستە ئەوەی کە ئەمڕۆ کاک باوڵ ڕایگەیان سیاسێکی نیشتمانی کوردستانە و بەعکسی ئەو تەوقعاتانەی و تەسەوراتانی کە خەڵک پێی وایە ئەمە ینی جانان ڕێی لە کوردستان پێش ئەم بەیاننامە و پێش و هەڵوێستێ ڕاشکاوانەیەکی نیشتمانی کوردستان ڕای وا بوو کە ئەوەی پارتیەی کە ڕاستە ئەوەی حکوومەتی هەرێمی حکوومەتی عێراقی دەیکە نەوعێکە و ئەوەی کە ئۆپۆزیسیۆن دێ لە نەوعێکەیە بەڵام مەرجەی بیرکردنەوە دەبێت مەرجەیەک بێت بەرژەوەندەکانی خەڵکی کوردستان لەکوێیە یعنی ئێستا ئایا گۆزەران و ژیانی خەڵکی کوردستان لە ئاسێکی باشایە کە نەوت ئەفرۆشین ئایا ژیان و گۆزەرانی خەڵکی کوردستان لە ئاسێکی باشایە کە ئێمە خایراتی تر ڕەچاوەکەین لە دەروی دەستوری عێراق نەخێر باش نییە کەواتە ینی پێویست ناکە ینی ئەمە منطقێکی زۆر ڕەوایە کە پێویستە معادلە و مراجعە و مەلەفە بکەینەوە و جارێکی دیکە بینەوە سەرەوەی کە بیر لەو بکەینەوە و ئەمە لە ڕاستیە ئەمە خەڵکی کوردستان کەمترین زاناییشان لەم بوارەیە هەیە پیان وایە لە واقع لەسەر ئەرزی واقع ئەوە دەبینن کە مەکاسبەکانی خەڵکی کوردستان زۆر کەمتر لەو هەڵایی کە لە ئیعلامە لەکرا لەسەرەوەی نەوت سەربەخۆی ئابووری سەربەخۆی نازانم ڕێکەوتن لەگەڵ فرۆشتی نەوتی هەرێمی کوردستان بەسەر بەخۆی و دەرکەوت ئەمانە هیچی ڕاست نییە چونکە لەسەر ئەرزی واقع خەڵکی کوردستان لە ژیانی ڕۆژانەی خۆی ئەمە نابینێتەوە باش خەڵک ناپرسێ چەند بۆ چەند ڕەنگە پسپۆرەکان پرسن چەند توزانم ڕێژە بەرمی نەوتت فرۆشتەوە بەڵام خەڵک چەند بەرمی نەوت ژیانی من گەرمەکات ئەوە تامینەکە کە نەبێت دیارە غەڵەتێک کاکسرا ئەو سیاسەتە ئەو قسانی سەرۆک بافڵ لا کۆڕبەندەکەی هەولێرکەوەی کە کردی زۆر پێشە و کاتەوە ئێستا سیاسەتەکە وە خۆی ینی ئەوە هاتەتی لە چ ڕوانگەیەکەوە کاکە ئەمە بۆ ئەوە نیە یەکتری بەزێنین ینی بۆ ئەوە نییە مەسەن بۆ ڕێیەکێتی شماکسان لە ڕای پارتی زیاتر دەرچێت و بڵین لە دوای بڵین نەمگوت نەمانوت نەخێر بۆ ینی کە پێش ئەمە لە دیدارەکەی هەولێر ینی قسەکانی کاکباوڵ گەشتەوەی کە ڕجاوتکای کوردەواریانی کرد کە باڕێککەوین و با کارێک بکەین خەڵکی کورد بەرژەوەندەکانی خەڵکی کوردستان کۆمبەسی ڕێکەوتنمان بێ لەگەڵ هەم لەگەڵ حکوومەتی عێراق هەم لە ناو خۆماندا ڕەنگە بچووکترین کێشەی ناوەیەکێتی پارتی بە دانیشتنێک حەل ببێ و کۆتای پێ بێ بەڵام ئەوە یەکێتی واجبێتی کە ئەمانەتی لەسەر شانە کە ڕاپەرینی کردووە کە بەشێک بۆ لە پرۆسەی ڕزگاری کوردستان واجبێتی کە ئەم شوێنە لە شوێنێکەکەوی دەغڵەتەوە کار لەسەر ڕاستکردنەوەی بکات و کار بێ و کا بڵێ کاکەمە لە شوێنێک پێویستە ڕای بگرین ئەگەنا کوردستان ئەمە 10 ساڵ ئەمە دوای سیاسێک تاقیەکەیتەوە 2 ساڵ لە سەری سەبرەکەی 3 ساڵ لە سەری سەبرەکەی 4 ساڵ لە سەری سەبرەکەی هێز هەیە هێزی سیاسی کەمتر لە مەغڵەتەکە ینی لە دەنگدانە ڕوبەڕووی بارجە قورسەدا یەکێتی نیشتمانی کوردستان خۆی یەکێک لە نمونە باشەکان کە هەندێک سیاسەتی بوو کە خەڵکی کوردستان بەدڵینە بوو بۆ لە سلێمانی لە ناوچەکانی نفوزێکی نیشتمانی کوردستان یەکێتی ینی ڕوبەڕووی قسەیەکی کە بووە خەڵکی کوردستان دەنگی پێنەدا لە هەندێک انتخاباتە کەواتە ئێمە دەبێت بووز بداین میلەتەکەشمان بەشی خۆی زیندووە دەزانێ لەکوێ غەڵەتە لەکوێ پێویستە ڕاست بکرێتەوە پێویستە ستۆپێک بە میلە بکرێت باش ئەوەی ئێستا ئەوە دیکەن کۆمەڵانی خەڵکی بەڵێمان وایە بۆیە خەڵکی کوردستانیش پێی خۆشە و بۆیە بەڕاست دەرەچێت ئەگەر بێنە سەر ژمارەی کورسەکانی کێتی لە پەرلەمانی کوردستانە بێنە سەر ژمارەی کورسەکانی کێتی نیشتمانی کوردستان لە پەرلەمانی عێراقا کەمتر لە هێزەکانی دیکە کەمتر لە پارتی بۆنە بەڵام زۆری کورسی سیاسی چەوت ڕاست ناکاتەوە و هەروە کەمی کورسی ناوێ بێت بڕوخێنێ کە پێت وایە لەبەر ئەوە ناتوانانی ینی ڕووی خۆت بکەیت ئەو ڕوایەکی ڕەسەنە ڕوایەکێتی نیشتمانی کوردستانە کە هەڵگیرسێنەی شۆڕشوێنەی گەلەکەمانە کاک زانم ئەم بەیاننامی کامڕۆ کاک باوڵ دەری کردووە سەیری ئەرشیڤی کوردستان بکە ئەوڕۆ ینی مەرسەدی یەکێتی نیشتمانی کوردستان ئەوەی دەرکردوتەکانی مام جەلال کاتی خۆی کە ئەو لەحزەیە لە 2006 کە لە مەراسیمێکە ئیعلانی ڕۆیشتنی نەوتی کوردستان دەکرێت کە جەنابی مام جەلال و کاک مەسعود لەوێ کاک مەسعود بەرزانی لەوێ پێکەوە ئەوە
ئینەکە سوکانی نەوتەکە جوولێنەوە لەوێ نەسی قسەکەی مامجلال چییە؟ ئەڵێ ئەمە نەوتێکە بۆ خێری خەڵکی کوردستان و خەڵکی عێراق بۆ گەشەکردنی ئابووری کوردستان و ئابووری عێراق لە ڕێگای عێراقەوە دەفرۆشێ بەڕێکەوتن لەگەڵ حکوومەتی عێراقی دەفرۆشێ یعنی هەموو ئەو قسانە بوو ئەوەیە ئەمەی ئێستا کە ڕوویداوە مامجلال سەر کۆمارە بەڵام مامجە یەکێکە لە ڕابەرە ئەگەنەڵم یەکەم ڕابەری بزنی ڕزگاری خوازی گەلی کوردستانە دەزانێت چیڵێ دەڵێ ئەمە بۆ کوردستان باشە بۆ ئابووری کوردستان باشە بۆ ئابووری عێراقیش باشە ئەو تێزەی کە سەرۆکوەزیرانی عێراق لە باوەی ڕابردووە لە دیاری سلێمانی ئەلانی کردوتی بەهێزی کوردستان بەهێزێ بۆ بەغداوە بەهێزی بەغداش بەهێزێ بۆ کوردستان ئەمە مامجار یەکەم کەس مامجار ئەمی باس کرد کە گوتی ئابووری کوردستانی پێ بەهێزە بێ کەواتە ئابووری عێراقی پێ بەهێزە بێ نەوتەکە دەڕوا کەواتە عێراق استفادەکە کوردستان استفادە دەکات لە ڕێگەی عێراقەوە ئەمنۆتۆ دەڕوا عێراق دەیفرۆشێ و هەرێمی کوردستان بەشدار لە فرۆشتە یعنی ئەوەی کە ئێستاکە چەند ساڵە پێشتە بە عیناتی دەگوتە خراپە ناڵن سۆم بفرۆش ئێمە سۆمۆدان ئێمە کۆمۆدانین و ئێمە نازام چیەکەین ئەوە دانین ئەوە دەرکەوت ئەوەی ئەو سیاسەیەکێتیشمان کوردستان دەیلی ڕاسترە و ئەمە پێویستە دیەکێتنیشمان لەمەودا شەرم نەکا زۆر جار زۆر شت هەیە بەداخەوە زۆر جار بەداخەوە زۆر جار بەداخەوە لەبەر بەرژەوەندەکانی خەڵکی کوردستان لەبەروی تێکنەچوونی یەکریزی گەلی کوردستان یەکێتنیشمان کوردستان زۆر سیاست و زۆر ڕوانینی ینی خۆی بڵێن ڕاگرتووە بۆ ئەوەی ڕوانێکی در بڕا کە ڕوانێکی گشتی خەڵکی کوردستان ڕوانی نوێرانی خەڵکی کوردستان مەسەر لە پەرلەمان ئێستا زۆری نیە پارتی زۆری نییە لە ڕەنگە لە دەوراتی ترە ینی بەهۆی تەوازنی سیاسی کە تێک چووە گۆڕان پیا بووە یەکێتی ڕێژەکانی کەم بۆتەوە بۆیە هەندێک شتە یەکێتی بۆ یەکریزی کوردستان قبولی کردو بەڵام ڕاستیە یەکریزی گەلی کوردستان باشترین یەکریزی گەلی کوردستانەوەی ڕاستیەکانی گەلی کوردستان تعبیر لێ بکەیت یەکێتی نیشتمانی کوردستان بە یەک کورسیش بێ ڕاستەکانی خۆی بڵێ دیارە بە کورسی مانەوێت دەست پێ دوای قۆناغی نوێ ئەبێ بێوابێ دەست برین دابدرێ دەست لەسەر برین نەخ کارە وەش نا ئەبێ یەکێتیشمان کوردستان بڵێ ئەمە سیاستە ڕاستەکەیە و خەڵکی کوردستانی بۆ هان بدا و خەڵکی کوردستانی بۆ بێنتە سەرخەت هەر هەڵبژارێکی پاک و بێگەرد کە لە کوردستان ببێ دەڵێم پاک و بێگەرد کە شروطەکانی هەڵبژارێکی محتەرم و ڕێکوپێکی تابێ کاکە وەک ئەوە ناکە لە ئەمریکایە وەک ئەوەی لە بەغدا هەیە دابینم بێ بەلانی کەمەوە ئەوە یەکێتیش مەوسان قسەی خۆی دەبێت و خەڵکی کوردستانیش پاداشیان قسەی خەڵکی یەکێتی دەشێتی حەزبێکە لە ناو خەڵکی کوردستان لەدایک بۆ سزا وەرەگرێ پاداش وەرەگرێ ڕەنگە خەڵکی کەشتیکیان هەبێ ئەوە نازانم چییە ئەوە بابمێنێ بۆ کاکسرا لەماوە ڕابردوودا ئێوە بەردەوام لە حکوومەتدا بەشدار بن ئێستا سەرنج و ڕەخنەیەکێک ئەو ڕەئیە سەڕێح و ڕاشکاوی خۆریەتی نیە بەشدار لە حکوومەت کاکە ئەوەی ڕابردوو ڕەخنە ئەکەن بێدەنجێکە بۆ یان کەمتر من باسەتان گرتووە خۆم هەرەوە نییە بڵند تیمێکێتی لە حکوومەتە کۆی سیاسێکێتیشمانی کوردستان لەبەر اعتیبارات ئەولویەتەکانی بەرژەوەندەکان خەڵکی کوردستان زۆر شتێک قبولی کردووە کە زیانی لە یەکێتیداوە تا ئەو کاتێ زیان بە یەکێتیدا قبوڵە وەزیرێک کەمتر دوو مدیر عام کەمتر چزانم وەزیرێکی کەم سەلاحیەتتر ئەوانە هەمووی وارد بووە بەڵام ئەوەی کە ئیتر ینی کەوارد نییە کە یەکێتیش مەکسان قبولی ناکە ئەوەیە کە سیاستی غەڵەت چکە سیاستی غەڵەت هەر ئەو کەسە نییە کە غەڵەت کە ڕەچاوەکە نرخەکەیدا خەڵکی کوردستان نرخەکەیدا ئەگەر سیاستی غەڵەت سیاسێکی احترافی بێ ڕەنگە وەزیرێکی زەرەر کا و وەزیرێکی پارتیش زەرەرکە بەڵام ئەگەر بێتە غەڵەتی استراتیژی بۆ خەڵکی کوردستان ئەوە خەڵکی کوردستان تیا زەرەرەکە بۆیە سیاسێکی تیشمانی کوردستان نەبەشداریکردین لە حکوومەت عیب بۆ و خراپ بووە ئەوە تەسەدیە بۆ مهمەیەک وەیەکی تیشمانی کوردستان لە حکوومەت یەکگرتنەوەدا خۆ بەزەرەر و نەچوو بۆ حکوومەتی یەکگرتووە کاتی خۆی کە یەکێتی نیشتمانی کوردستان حکوومەت بوو بۆ یەک حکوومەتی عەرەبی کوردستان یەکێتی لە انتخابات نەیدۆڕاندبوو یەکێتی نیشتمانی کوردستان ئەو کاتێک حزب بوو یەک سیاسی بوو بەعکسەوە یعنی دەستکەوتی یەکێتی نیشتمانی کوردستان وا بوو کە حکوومەت یەک بگرێتەوە لەبەر زۆشتی لە بەسی خۆی خۆش بوو بۆی ئەم یەکگرتنە بێ بۆیە بەشداریکردنی یەکێتی نیشتمانی کوردستان خۆی لە خۆیان غەڵەت نییە خۆلی خۆشە هەڵە نییە بەڵام یەکێتی ئەگەر ئێستا ئێستەمە کابینێکترە و ئێستا ئەمە ئەم کابینێ جیاواز بکەیتەوە نەک بڵی سیاسێکێتی جیاوازە لە پارتی ئەبێ بڵێ ئەم کابینێ سیاسەکانی جیاوازە لە سیاسەکانی کابینەکانی پێشوش نەک یەک کابینەی پێشوو دووەم ینی جیاوازە لە کورسانێکی پێنجەم شەشەم لایەنە ئۆپۆزیسیۆنەکانیش خەڵکی ڕەخنەگریش چاودێریش ڕۆژنامە نووسوانەی من لەسەر بەڵێ دەستخۆشیەکەن بەڵام ئەڵێن هیواداری نێشێتی جددی بێ بەڕاستی لەو قۆناغەیەکی وڵای کاکەین ینی یەکێتی کەمکوری زۆر بووە لە تاریخ خۆیان بەڵام
ناتوانین لە جددیبوونا کە بۆ کوڕی سیاسی یەکێتیش ماکوسان دائما کە شتێک قەناعەتی پێ بووە ئەگەر دوای کەمکوریشی تێدا بووە تحملی کردووە بەڵام ئەو سیاسی کە یەکێتی حزبێکی ئازایە پێم وایە تحملی نەتایجی ئەو سیاستانە شەکاکار کەمکوریش تێدا بێ بۆ تحملی نەتایجی سیاست ڕاستەکان و باشتر دەکات چونکە نتیجەی بەرچای خۆمان بە بەرچای خۆی دەبینە ئێستا مەسەرەن کاکە زانم ئەوەی کە ئێستا لە بەغدایە حەزەکەم دیوەی کەشی باس بکەین وا نازانین ئێمە بەغا شامی شەریفەوەکو هەندێک هێزی سیاسی یعنی هەر مجرد کێکی تڕای خۆی لەسەر مۆزوعان دەرەبڕێ نازانم دەستەکان بە قسە جاشی ئێران و جاشی نازانم مالکی و جاشی و عەبادی و جاشی نازانسی و یەکێتنیش باوکسان جاشی داعشکەرانی کوردستان نەبوو ئەم سەرۆک حکومەتانی کە دێون دەڕۆن بە انتخابات و دەڕۆن هەر یعنی قیاس ناکرێت بە یەکێتنیشمانی کوردستانە بۆ یەکێتنیشمانی کوردستان بۆ خەڵکی کوردستان ئەم شەر دەکات و معادلەی سیاسی عێراق هەر وایە ئەگەر تۆ ئێستا ئەگەر تۆ مەسەلەن بۆ نمونە لە بەغدا نەبی خۆ هەموو سیاسی عێراقی شامی شەریف نییە ئایا خەتی شۆڤینی لە سیاسی عێراقیە ئایا خەڵکانین خواخوادی کورد بەشداینەکە لە پرۆسی سیاسی عێراق بووی دەستی بەسەرا بگرن ئایا خەڵکانین مەسەن ڕایەکی جیاوازیان لە سیاسی یەکێتی لە سیاسی پارتی بەڵێ هەیە بەڵام تۆ بۆ ئەم شەڕە بکەیت پێویست ناکات لە کوردستانەوە بە زمانی شیرینی کوردی هەڕەشە لە خەڵکی قسە بە خەڵک بڵێ بڕۆ لە بەغدا بە زمانی کوردی و عەرەبی ئەم دیفاعی خۆت بکە کە دیفاعی خۆت کرد حزورت دەبێت کە حزور کرد ڕواینەکانی تۆ ڕەچاوەکرێت کاستران ینی ئێستا مەسەلەی ئەو نردنینەوتە تا ڕادەیەکی باش بۆ ڕەنگە لە ڕووی قەوارە و کۆمەڵێک بابەتی ڕەهەندی نیشتیمانی و شتێکی باش بووێ تێک درا بابەتەکە ینی بە حەزبی کرا زۆر بەرتەس کرا و خراە کۆڵانێکی بەرتەسکەوە بۆی ئاوای لێ هات و ناچار بەغدا بوو بە سنتەریا خود هەر ئەبوو ئەو سیاسەتە نەوتە ڕاستکرێت کاکە زانێ سەوا دابنین بڵێن پارتی لە حکومەت دەکشێتەوە هەرێ باشە یەکێتی گۆڕام بچنە بەخا خۆ بێ خەریتەیەکیان نەبێ خەریتەی بەرژەوەندەکان خەڵکی کوردستانە وانە پارتیش لەوێ نەبێ ئەبێ دیفاع لەو ڕوانەی ئەوان بکرێت یعنی ئێستا کێشەیەکی تریش مەکسان وە نییە کە خۆی بەویستی خۆی ناچێتەوە وەفدی حکومەتی هەرێمی کوردستان لە بەغدا کێشەیەکی تریش مەکسان ئەوەیە کە ئەمە ئەو سیاسەیە کە چەند ساڵە داوای دەکا و ناکرێت بە پەلەپەل ئەچن بە کەمترین تەدارکاتی سیاسی و قانونیەوە هەموو شتێک لەگەڵ حکومەتی عێراقیە بڕێنەوە خۆ حکومەتی عێراقیش تەرەفێکە لە پرۆسی سیاسی وەزیرەکانی ئینەکانی ڕواینەکانی ئەوانش مەرجەیەکیانە کە مەرجەی دەستوری عێراق فەرموزان لەکوێدا هی ئەمە لەکوێدا هی ئەوەیە ئەو مفاوەزاتەی کە کاتی خۆی یەکێتی نیشتیمانی کوردستان یان تیمی حکومەتی هەرێمی کوردستان کردی و کە قوبات چەند مانگێک ینی لە بەسرەوە تا بەغدا قسەی تیا کرد مجتەمەعی مەدەنی بینی ڕێکخراوەکانی بینی چوزانم چی بینی چی بینی ئەو کاتەش ئەیانوو یەکێتی نیشتیمانی کوردستان چیەکە بە دوای کڵای بابردوو کەوتۆ لە بەغا وەرەوە بۆ کوردستان وەرنەوە بۆ کوردستان نانێک نەوێ بیخۆین دوایی ئەوە بۆ ڕێککەوتنێک کراوە کە ئێسش ئەتوانێت بێتە ئەساسی ڕێککەوتنەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان تەنیاتە بەسەر نەچوە کاکسترا خراپە جا تۆ سەریکە لەبەرەوە قسەکەی کاک باڤڵ تۆ سەریکە کاک باڤڵ لە بەیاننامەی کاک باڤڵەسی ئەڵێ ئێمە کەس لە خۆمان بەدڵسۆزتر نازانین واتە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەگەر قسە لەسەر پرۆسی سیاسی کوردستان وەی پرۆسی سیاسی عێراق شکاکە ئەگەر قسە لەسەر دیموکراسیە ئێمە قبوڵمانە بۆ نمونە پەرلەمانی عێراق بێتە مەرجایەک من قبوڵمانە پەرلەمانی کوردستان دەبێتە مەرجایە قبوڵمان ئەو کابینە حکومەتە بڕیار بدا لەسەر وەزی سیاسی کوردستان وەزی حکومەتی هەرێمی کوردستان بەڵام بێتە قەزەی نیشتیمان پەروەردی بێتە قەزەی ئەوەی کە کێ باشتر لە مەسەلە سیاسەکان تێگا یەکێتی نیشتیمانی کوردستان کەس لە خۆی بە پیاوەتر نازانێت کەس بە خۆی بە نیشتیمان پەروەردی نازانێت کەس لە خۆشی دڵسۆزتر نازانێت بە تایبەتی لە هەلوو مەرجێک قسە ڕاستەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان دەردەکەوێت ئەمریکا ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان دەیڵێ ئەمریکا کاک باڤڵ سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەیاننامەکەی دەڵێ زۆر وازحە هەموو کەسێک لە خەڵکی کوردستان لی تێدەگا ئەڵێ ئەمە بۆ بەرژەوەندەکانی خەڵکی کوردستانە بۆ موچەی خەڵکی کوردستانە بۆ ژیان گوزارانی خەڵکی کوردستان بۆ یەکێتی نییە کاکە زانم کە بێتە سەر ئەم بەرژەوەندیانە کێشە چییە؟ کێشە ئەوەیە سۆمە بیفرۆشیان لۆمە بفرۆشە یعنی مەسەلەن بۆ نمونە ئێستا ئەیفرۆشین بۆ نەک لە کوردستان نەک لە عێراق ینی دراساتەکانی کە لە بواری ئابووری و ئابووری نەوت تا قسەکان خۆماڵیکردنی نەوت و ئەو قسانە قسە دەکەن ئەنە خۆ نەوت ناخورێ هەرە فرۆشێ بە وڵاتێک هەرە فرۆشێ بە شوێنێک جا بە سۆسیالیستی دەفرۆشی یان بە سەرمایهداری یان بە دیموکراسی وەکو ڕێسەکەی چین لە هەشتاکان وتی بووی بۆ ئێمە گرنگ نییە پشیلەکە ڕەش بێ یان سپی بێ مویمەیە
ئیشەکە بڕوا ئێستا نەوتەکە دەفرۆشێ وایە سە دەگوتێ لە وایە جێگری سەرۆکی سۆمۆ کوور دەبێ جا ئەگەر ئەمە دەستکەوتە بۆ کاتی خۆ نەتان کرد سۆمۆ وازەحە لەکوێیە بیناکەی وازەحە جێگاکەی وازەحە شوێنەکانی وازەحە ئەمانتوانین لە زوو ئەم ڕێککەوتنە بکەین ئەو ڕێککەوتنەی کە تۆ دەتوانی لە هێز و لە موقعی هێزی خۆتەوە بکەیت لە حجەی تەمەن هێز چییە هێز ئەسکەری نییە لە منطق و حجەی ئەسکەری نییە حجەی قانونیە حجەی دەستوریە حجەی سیاسیە کە تۆ لەوە بیری لێ بکەیتەوە ئەتوانێ و کاتە دەستکەوتی زیاتر بەدەست بێنی نەک هەموو عێراق لە خۆت ئینداوە هانداوە هەموو خەڵکی عێراق لە بەسەوە تاین بەنەوە ئەکسەری هەرێمی کوردستانەکە کەڵی وەکو ئەوی کە جاران خەڵکی عێراق چۆن سەیری کوێتیانە کرد وا سەیری کوردستانە کرد وا سەیری کوردستانیانە کرد کەیانەوت هەموو شتێک بۆ کوردستانە و دەستکەوتێکیش بۆ خەڵکی عێراق نییە ئێستا خەڵکی کوردستانیش ئەوە چۆنتە وەزێکەوە کە پێم وایە خەڵکی عێراق وەزیان باشترە لەبەرەوە ئەمە زۆر وازح ئەو شتەی کە تو ئەتوانی بە شوێنەی بە کەفتگۆ بەڕێگەی دەستوری بە شێوازی دەستوری کاک ئەم دەستوری عێراق چییە زۆر کەس کە ئێستا ینی یەکێتی نیشتمانی کوردستانی هەیە نیشتمان پەرۆ دەربەستەکانی کوردستان بەوەی تیامەکان کە ئەچنە عێراق و بن بە عێراقی و ینی پرسیارە گرنگ ئەم دەستورە کێ نووسێتی ئەم دەستورە جەنابی مام جەلال کاک مەسعود کاک نەوشیروان سەکرتایەتی سیاسی حزب سیاسیەکانی کوردستان باوکە دامەزرێنەکانی دیموکراسی عێراقی لە عەرەبەکانی لە سیاسەکانی عێراق هێستا بەشێکیان وفاتە معقولە من ئەو دەستکەوتانە یعنی ببوورە قسە دەکەم یعنی مەسەن من لە جەنابی مامجای باشی تێگەم یعنی مەسەن ئێستا پارتیی بەسەرداکەوتی ئەمڕۆ باشتر لە کاک مەسعودی تێدەگا یعنی مەسەن بۆ نە کەسێک لە بستنەوەی گۆڕانە باشتر لە کاک نەوشیروان تێدەگا ڕەنگە خۆ لە مستەقبەلە خەڵکی بێت هەڵکەوتاوێ وەکو عەرەب ماڵوێرانی زۆری دروست نەکرد ئەو خیتابە نیشتیمانیە مزایفەکە بەڵێ درستی کە زین بۆچی ڕێگای لە کوردستان ڕێگەی لە کوردایەتی ڕاستەقینەش گرتووە ڕێگەی لە کوردستانی ڕاستەقینە گرتووە کاکە ئەمە کوردایەتی ڕاستەقینە ئەوەیە تۆ ماڵوێرانی بۆ خەڵک دروست بکەیت و حەزبێک بدەوڵەمەندکەیان لە ڕێی دەستور و یاساوە خەڵک خزمەت بکەیت و با برادرانی پارتی یەکێتی گۆڕان هەموو خەڵک بزان مەژووی کوردایەتی بخوێنەوە بە حیاتی کوردایەتی مەغرور نەبووە بە حیاتی کوردایەتی لوت بەرز نەبووە بە حیاتی کوردایەتی ئەم لوت بەرزیەی کە هەندێک لە سیاسەکانی کوردستان بە ناوی کوردایەتی و دەکرد قەت وانە بوو کوردایەتی دایمەن لەگەڵ ڕێککەوتن لەگەڵ ئاشتی لەگەڵ مفاوەزات شەڕی خەباتی چەکداریەکێتی نیشتیمانی کوردستان خەباتی چەکداری پارتی لە شۆڕشی ئەیلول خەباتی گەلی کورد شێخ مەحموود لە هەموو شۆڕشەکانی کوردستان هەموو پارچەکانی کوردستانە خەباتێکی دیفاعی بووە قەت گەلی کورد گەلێکی شەڕانگێز نەبووە قەت گەلی کورد گەلێکی لوت بەرز نەبووە لە مفاوضات نە لە گفتوگوۆ نە لە هیچ دائما سەبەی بەشێک لە خیتابی سیاسی کوردستان ماڵوێرانەکەی ئەمەیە کە بە ناوی کوردایەتی و لوت بەرزیەکەن کوردایەتێک کە دژی سێکە کوردایەتێک بەرامبەر گەلەکەی بۆستێتەوە کوردایەتێک کە سوکاتی بە ئەندامانی گەلەکەی خۆی بکە کوردایەتێک کە بڵ هەر خۆم ئەزانم و هەر خۆم باشی تێگەم مە کوردایەتی نییە ئەمە هیچ عیلاقی بە تاریخ حرەکەی کوردیەوە نییە هیچ عیلاقی بە تاریخی نەیەکێتی عیلاقی بە هەموو ئەجنحەکانی حرەکەی کوردیەوە نییە قەت حرەکەی کوردیەوە لوت بەرز نەبووە بە تەعامل بە لوت بەرزێک و لەگەڵ هێزەکانی دیکە قسە بکە بە لوت بەرزێک لەگەڵ عەرەب لەگەڵ تورک لەگەڵ فارسە قسە بکە کوردایەتی داوای مافەکانی کردووە لە چوارچێوەی دادپەروەریدا قەت نەگەیشتە حەدێوەی کە ئەو عەزەتی نەفسیان سەر لە شێوانە ئەمە لەمە لوت بەرزیە عەزەتی نەفس ئەوەیە کە تۆ مافەکانی خۆت بپارێزی بە پشوبی بە تەحەموول بی ئەوەی تر کوردایەتی ئەوەیە شتێکی ترە ماڵوێرانی دروست ناکە ئەوە ناسیۆنالیستێکی سەردەستانی عەرەب و تورک و فارسە کە 100 ساڵە نەیتوانیوە لەگەڵ نەیتوانێت کورد ملکەچکە بێگومان کوردیش ناتوانێت نەتوانێت پێ ماڵوێرانیش گەورە دروست ناکە ئەمە لە نەتیجەدا کوی دەکەینەوە دەمانەوە لەوە زیاتر وێرانی کردووە خراپتر نابێن قەت ناڵم وێرانی کردووە بەڵام مؤشیراتەکان کاکە ئێستا ئەم نەفەسەی کە ئەڵێ هەرێمی کوردستان کۆتایی پێ بێ ئەم نەفەسە عەرەبیە ئەم نەفەسە سوزانم ناوچەیە کە ئەڵێ هەرێمی کوردستان کۆتایی پێ بێ بۆچی تەجاوبێکی کەمە بین لە کوردستان لەگەڵی چونکە ئێمە غەڵەت لە هەندێک مەلەفاتە غەڵەت ئیدارە دراوە قسەیەکی غەسان کەنەڤانیە شەید غەسان کەنەڤانی ئەڵێ ئێمە پێویست ناکە قەزیەکەمان بگۆڕین ئەگەر مەحامێکی فاشل بین بۆ دیفاعکردن لە قەزیەکە پێویست ناکە پێویست ناکە قەزیەکە بگۆڕین مەحامەکە بگۆڕە محامەکە بە چێ گۆڕێ بە دیموکراسی وەرە انتخابات بکەیت وەرە بە پرسیایی لە میلەتەکەمان میلەتەکەی ئێمە تۆ لەگەڵەوەی معاشەکە 3 مانگ جارە بێ و بەڵام نەوتەکە سەربەخۆ بێ تۆ لەگەڵەوەی 4 مانگ جارێک معاش وە نەگری و بە ڕێبڕین و بە کورتکردنی معاشەکەت و بە ئەوەی کە هەست بکەی
ینی مواطنی دەرجەسیەی یاخود حەز لێ لە کوردستانەکەی خۆتە بەسەر بەرزی بژیت معاش لە کاتی خۆی وەرگری بتوانین ژیان و گوزارن باشتر بێت بێگومان وازە قسەکە تۆ خەڵکی کوردستان مەخە بەردەمیەوەی بەغداد دەوێ یان هەرێمی کوردستان دەوێ ئەمە کی ئەم کابرای پلایسەکەی رازام چیە حەسەن پلایست دەوێ یان ئەوە ئەمە غەڵەت هەم لێکدار وەکەوەی بە یعنی تۆ مناڵێک خێت بەدەمی دایکت خۆشەویان باوکت خۆشەوە کاکە ئەمە بەم تەریقەیە بیر ناکرێتەوە ئەبێ پرسی گوزەرانی ژیانی خۆش بۆ خەڵکی خۆتەوێ بەڵێ باش بەچی ئەتوانین دابینی بکەین بەم شێوەی خوارەوە ئەسەر مەسەلەی کورد بۆچی دروست بووە بۆ ئەوە دروست بووە کە پێبەوەی شێوەی بەڕێوەبردننی جارانی وڵاتەکانی ئێمە لە عێراقەوە مافەکانی گەری کورد دابین ناکە ئەگەر کاتی خۆی لە ئاهادی مەلەکیە لە زمانی مەلەکیە کە حکوومەتێکی یاری بڵێن سلمی و ئاشتی خواز دەسەر حکوم بووە مافەکانی کورد هەبوایە هۆگەلی کورد بۆ چوو لە پەرلەمانی عێراق داوای مافەکانی گەلی کورد بۆ گەلی کورد بۆ شۆڕشێ کرد لەبەرەوەی دام و دەستگاهانی دەوڵەتی عێراق لە بای نەبوو مافانەی گەلی کورد بسلمێن ئێستا دام و دەستگاکانی دەوڵەتی عێراق دەستورەکەی ڕێگادا ماهین بکەیت تۆ خەباتی خۆت بکەیت من دەڵم خەباتی خۆت بکەیت من ناڵم هەموو شتێک لە بەغا دابینە بێ و جێبەجێ دەبێت بەڵام بێگومان کە تۆ نەچی بۆ بەغاو بەجێی وێڵی بەناو بەدای پاختە قەلیمەکانە کە هیچی بۆ کورد نەسەباندە لە بەشکانی خۆیدا بێگومان ناتوانانی مافەکانی گەلی کورد بەدەستبێری وە پێش ڕاستێش بزانین کاکە زانە هەتا ئێستا خەباتی گەلی کورد لە هیچ بەشە لە بەشکانی کوردستانی بەدەست نێنەوە کە گەلی کوردستان لە کوردستان عێراق بەدەستێنە ئەبێ بیپارێزی گەشەی پێ بدەیت پەرەی پێ بدەیت ئەبێ ینی نەک بێی مەسەن لە نایبەری بۆ شتێک کە هێشتا نازانین لە ئاسوی دووردا کاکسران ئێستا باز لەوە کرێکە ئەمە ڕێکەوتنێکی حکوومەتی هەرێمی کوردستانە لەگە حکوومەتی عراقی و سەرکەوتنێکی گەورەیە و ئیدی لەمە دووە بە منەظەمی پارتی سەرپەرشتی ئەو مەلەفاکە حتا سەرۆکی حکوومەت بۆ ئێوەی نووسی ئەڵێ ئێستا ئەگەر لەو نەهامەتیە لەگەڵم نەوەستن دوایش لە دەستکەوتەکە خۆتان بۆ خەڵکی کوردستانی نووسێ خڵا مەبەستی ئێوەیە ناکاکەزای چیە ینی شتی لەگەڵینەوە یەکێتی شمانی کوردستان حەزەکە ئەوەی دەستکەوت بۆ گەلەکەمان بەدەستێنێ با بەدەستی بێری دەستی خۆش بێت چاکە دەستخۆشی لێکە پیرۆزبایشی لێکە بۆ یەکێتی شمانی کوردستان لە تاریخ خۆی قەت دەستکەوت و خەبات و تێکۆشانی خەڵکی بەنادەوە نەگرتو ئەگەر لە عێراق عەرەب مافێکی گەلی کوردە سەرمێنەیە یەکێتی یەکەم کەسە دەستخۆشی لەکە ئەگەر هێزی سیاسی کوردستان مافۆ گەلی کورد بەدەست بێنێ بێگومان یەکێتی سەدقات پێخۆشە ئەگەر ینی کەس جوتیارێکی کورد کاڵن جوتیارێکی نمونەی هەیە کە مەسەلەن بۆ نمونە جۆرێک لە بەرهەمانی تازە دەکات یەکێتی نیشمان دەستخۆشی لێکە چۆن یەکێتی نیشمان دەستخۆشی لە کەسێک ناکات کە مەسەلەن بۆ نەبتوانە مەلەفین نەوت حەلکە بتوانێت توزانم کوردستان بەرکاتی سەر بخۆ بەڵام کە نەبوو پێویست ناکە بە یەکێتی بڵێ وڵات ناتکەینە شەریک لە دەستکەوتەکان ئەو معلومە کە ئێشتا دەستکەوتەکانمان نەبین ئەمە مشکلی ئەمە کوردایەتی نیە تۆ هێشتا شتێکت مسۆگەر نەکردووە ئەڵێ وەڵا بەشت نادەم بیکە بەشمەتە ئەو قتەوە هەر گرنگە بێ بۆ میلەتەکە بێ بۆ میلەت بێ بۆ گەلی کوردستان ئەگەر مەسەلەن دەست داهات و خۆ ئێستا ئەمەی کە بەڕەم ڕێکەوتنە کە کراوە شایان ئەوەیە دەستخۆشی لێ بکرێت بەڵام ئەگەر چەند ساڵ پێشتر بکرابایە ئەو گوزەران ژیانی خەڵکی کوردستان دەبوو ئاسیکتر خەڵکی کوردستان کە ژیان بچێت ئاسیکتر من دڵنیاتە کەمە ئەو کاتە داخوازیەکان خەڵکی کوردستان لە هەم بوارەکان گەشە دەکات چونکە ئینسان لە گەشەکردنە ئەتوانێت ئاسۆی بیرکردنی فراوانتر بکە داوای زیاتر بکە یعنی ئەگەر هەرێمی کوردستان بیتوانێت بە لە چەند ساڵی ڕابردوو لەو کاتێک کە نەوتەکە دەستی بە ڕۆیشتن کردووە ئەگەر بمانتوانین بە تەنسیق لەگەڵ عێراق مەسەلەی جێبەجێ بکەین ئێستا لە ڕووی ئابووریەوە لە ڕووی گوزەرانەوە لە ڕووی ژیانەوە لە ڕووی وەبەرهێنانەوە کوردستان پێش زۆر شوێنیتر کەوتبوو عێراق بە دەوری خۆی گەشەی دەکرد ئەو کاتە بوو منافەسە گەشەکردن نەدەوە منافەسەکێ ڕقی لەکێ لەبەرەوەی ماڵوێرانی لە شارەکەی هەیە ئەو کاتە چیمان نەبینی ئەمانە خەڵکی کوردستان ئەویت بەڵام ئێمە هاتووتە ئاسێک لە گەشەکردن بابی لە شتی چکە بکەین و بچینە پێشترەوە بەڵام کە تۆ پاشکچە دەکەی کە تۆ گەشەکردو نابی بێگومان بە نەتیجە ینی بیر لە خەیارەت ترەکەیتەوە بیر لەواکەیتەوە لەگەڵ چی ڕێکەوە بۆچی ڕخنە لە مەسەلەن سەرکردایەتێکی پارتی ڕخنە لە وتەکانی جەناب تەگرێت لە مەوزوعی سۆمە ئازاتە دیموکراسیە مەسەلەن بەشێک لە خەڵک لێرەکەوەی کە لە ناو بەرنامەکانە لە سوشیال میدیا ئەڵێ بەڵێ عێراق با سەرپەرشتی ئەو مەلەفە بکات تۆمەتبارەکرێ بە عێراقچێتیوانە بەڕاستی ئەمە عێراقچێتی چییە کاکن ئەدەبیاتی سیاسی کوردستان ئەوەی کە پارتی نووسێتی لە چلەکانەوە پارتی بە هاوبەشی دوای پارتی بە دوو پارتیەتی ینی بەری مەکتەب سیاسی زوالی مەکتەبی سیاسی و ئەوەی کە لەگەڵ ڕەحمەتی مەلا مستەفامانەوە
ئەو دوای ئەوە کەیەکێتی دروست بوو دوای هەوی هەشت حزبی سیاسی لە کوردستان کە بەری کوردستانیان تەشکیل کردووە هەر هەمویان دیفاع لە شتێک دەکەن کە مەسەلەی کورد هەیە و مەسەلەی کوردستانی و مەسەلە عێراقیش هەیە باشە تۆ یعنی چی بۆچی جێگری سەرۆکی پەرلەمان عێراقچی نەبێ بۆ ئەندامی مەسی محافەزەی سلێمانی عێراقچیە تەنیا لە بەروی داواکە لەگەڵ ڕێکوتنەکە عێراق نەوت هەبێ بۆ هەرێمی کوردستان زەحمەت نەبێ بۆچی پارتی خەباتێک کرد بووی بێت سەر کۆماری عێراق بۆچی بۆ عێراق هەڵوەشێنێتەوە لەبەرەوە خەرکی کوردستان بێ وازە پێ بشتان ئەم جارێ ئەم تێڕواینانە دەیان دراسا و لێکۆنەوە هەیە لەسەر مەسەلەی کورد یەک مەسەلەیە چەند مەسەلەیە مەسەلەی کورد لەگەڵ عێراقا چی هەیە چۆن جیاکرێتەوە دیموکراسی عێراق چییە لەبەرەوە ئەم قسانە لێدوانی پەرلەمانتارێک یان لێدوانی سەکردایەتی حزبێک لە حزبەکان بەیکێتیشەوە بەسەر لێدوانێکی منیشەوە ینی ئەمە ناتوان بێتە حەسم بۆ ئەو قسانە یەکێتی نیشتمانی کوردستان پارتی دموکراتی کوردستان هەموو حزبە سیاسەکانی کوردستان هەموو ئەدەبیاتی کوردایەتی باسی ئەم شتە دەکات باسی ئێوە کە مفاوضات هەبێ یەکێتی نیشتمانی کوردستان ساڵی 1995 کتێبێک نووسراوە کە دای مامزار نووسیوەتی ئەڵێ شۆڕشی کوردستان هەتا دەگاتە ئەوەی کە دەکاتە دواپلەی مافی چارەی خۆنووسین تەرخی وایە شۆڕش خەباتی چەکداری دانوستاندن نەجاحەت بێنە ئەچێتە قۆناشکەوە نەجاحەتی نێنە خەباتی چەکداری شۆڕش دانوستاندن ئەمە مەسەلەیەکی دیالکتیکی ڕوونەکاتەوە کە تۆ ئێستا ئەوەی کە ئێستا لە عێراق لەگەی پێداوی یعنی لە هەموو هەلومەرجەکانە عێراق لە گەرمەی دانوستان لە گەرمەی ریفراندۆمە عێراق نەیتوانێت خۆی لە دانوستان بشارێتەوە و ئەوە کە فەڕەنسا یان غەرب ڕۆژئاوا یان ئەمریکا دەبێتە بەشێک لە خەتی مفاوزات لەبەرەوەی عێراق و کوردستان بەشێک لە دنیایەکی فراوانتر باشە وڵاتانێک کە دێن یارمەتی تۆ دەن بۆ ئەوەی هەرێمی کوردستان سەر دوای قۆناغی ریفراندۆمیش خۆی ڕاست کاتە و بە پێوە بوەستێ شاینەوەی تۆ ئیتهامیکەی بڵێ وەڵا راپۆرتەکان دوو ڕوانەیە ئەمە ئەساسن تۆی کۆیتە شێواویەکەیە کاکە شێواویەکەیە لەو بەڕێوەبەر کاکە زانە تۆ سێریکە عێراق خۆی دەوڵەتێکی دروستکراوی هەلمەرجێکی نێودەوڵەتیە باشە کە مجتەمەی نێودەوڵەتی دێ یارمەتی کوردستانەدا لە نەوەتویەکەوە هەر ئەو راپۆرتانە بوون ئێمە کردمان بە دەستکەلای خۆمان لە بەرامبەر ڕژێمی عێراقا بۆی بڵێن حەق خۆمانە مافی خۆمان بێت بەڕێوە حکوومەت دروستکەین تەشکیلی نظامێکی سیاسی بکەین ئێستا بە هەمان راپۆرتی ئیدارەدانی حکوومەتی هەرێمی کوردستان کە ئەو کاتەش دوو کابینە بوو یعنی کێتی کابینێک بوو پارتیش کابینێک بوو لە دوو زۆنی جیاواز بوو بەو حاڵەشەوە ئێمە ئەو راپۆرتانمان ئەو گەشەکردنەی کە لە هەرێمی کوردستان دیارە بە ئاسی جاجار لە هەولێر لە سلێمانی هەبوو ئەو کاتە کردمان بە دەستکەلایەک بۆ خۆمان دامان بە مجتەمەعی دەوڵەتەوەری دامان بە ئەمریکا و غەرب بڵێ هەرێمی کوردستان بەم داهاتە کەمەی کە هەیەی چونکە حکمی خۆی دەکا چونکە لە دەروی سڵی دەسەڵاتی سەدام حوسێنە باش ئیداری خۆی دەکا ئەم سەدام حوسێنە بۆ هەموو پارەی کە هەیەی لە چوارچەی قەڵی 1986 ناتوانێت ئیدارەی وەزەمی خۆی بکە باشە و ئەمە بوو بنەمایەک بۆی حکومەتە بڕوخێ یعنی کەواتە تۆ ئەبێ بزانین تەجربەی سیاسی کوردستان دائیمەن نمونەیە ئەگەر تۆ باش نەبێ بڕێوە عکسەکەی زاڵە بێ مەسەڵەن ئەوە کۆریشی جنوبی بەرامبەر بە کۆری شیمایی نمونەیە باشە زۆر وڵاتەیە بن بە نموزج بۆ بەرامبەر وڵاتیشتر بۆی تۆ بتوانانی ئیداری بکەی لە بەرامبەر حکوومەتی سەدام حوسێنە حکوومەتی هەرێمی کوردستان بارد و تەشکیلەکەیەوە بوو بە نمونەیە کە مجتەمەعی دەوڵی بڵێ کاکە ئەگەر ئیداریکی باش هەبێ ژیانە و گوزارنی خەڵک باشتر دەبێت ئێستا ناتوانین ئێمە باشە لەمەە پرسی لە یەکێتەکانە پرسی لە هەر کەسێک لە حەزبەکانی کا پرسیە لە کاکە خەتای پارتیە باش ئێمە دەڵێن تهدید یەکەین زۆریش فراوان ناکەنان هەموو پارتیە کاکە ئەمە زۆڵمە ئێمە دەڵێن ئەم کابینەی ئێستاە ئەم سەرۆک حکوومەتەیە ئەم وەزیرانەیە کە لەگەڵ ئەوەتی باش ئێمە هەم بڵێن هەموو پارتی خەتابارە یان بڵێن بەشێک لە پارتی خەتابارە چونکە بەشێک لە پارتی بڵێن بەشێک لە پارتی خەتابارە منطق واڵێ و هەروەها دەرفەتێک بۆ گفتوگۆی گەڵیتەوە کە بڵێ کاکە بە حەلی بکەین کە تۆ ینی وا سەری مەسەلەکە ناکەی وا لێ ناڕوانی ئەو چەق بەستنە دروستەکە کەسە لە کوردستان هەیە باش سەردانەکانی سەرۆک بافڵ بۆ بەغدا هەندێک ڕخنەی ئەو بابەتە شەبوو مەسەلەن بەڕێز وتە دەمە چوارچێوەی دیموکراسی بەڵام مەڵەن چی کرد هاوپەیمانەکانی چێتی قەیس خەزعەلی و چێن
هەر بەڕاستی ئەمانە ئەم سەردانانی سەرۆک شتی بەدەستێناوە پێش ئەوێن پرسیارەکەی سە من باسی گفت خۆم شتێک لە عێراقا لە بەغدا شامی شەریف نییە وانە ئیتای تەنسیقی تەکەتولێک بوو کتلێکی سیاسی گەورە بوو بۆ بەرامبەرەکیەوەی کە بتوانن زۆینەی سەدر و پارتی و تحالفی سونەکان تێک بشکێن و ئەوە سەرکەوت باشە ئێستا خلافات لە چی دروستە بێت لە ڕوویای سیاسی جیاواز دروستە بێ مالکی ڕەنگەڕایشکە هەبێ لە قانونی ئەمەی کە ئێستا کەرکووک مەسە ڕخنە یەکێتیش ماکسان ڕخنەی لێ هەیە خۆمە لە چییە ئەمە نەتیجەی ئەوەیە کە خلافاتی جیاواز هەیە ئەوام خلافاتە هەر ئەوەیە لە علاقەی بە کوردەوە هەبێ بە زۆر قەزای ئینیشەوە لە بەغداش ئەم کێشانە هەیە ینی کە ئیتلافی بڵێن ئەوەی ئیدارەی دەوڵەت یان باڵ ئەوەی کە ئیتلافی ئیتالی تەنسیقی کە بۆتە چەند بەشێکەوە بۆتە چەندینێکەوە ئەم بەڵگەی چییە بەڵگەوەیە کە یەکەم میکانیزمی سیاسی لە عێراق ئێستا لە دینامیکێتێکی سەیرای لە گۆڕانکاریەتدایە زۆر تەبیعیە ئەمە نەتیجەیەکی تەبیعی و شتەیە بەڵام پرسیارەکەین مەسەلەیەکیتیش مەکسەن برادری خەزعەلی بووە وانە دارە خەزعەلی یعنی چی کردو بەرامبەرێکێتی خراپی چی کردو ڕۆیشکێ بەرامبەرێکێتی باش تۆ دۆست زۆر لە بەرامبەرە مەسەن ڕیان کردالیش ئەوش ڕخنەی هەیە لە ئەڵە ڕەوا ئێمە تا ئێستاکە نەماوە تۆ خەتایکی ڕیان کردایی دەڵێ بەسەراحەت لە بەیاننامەکەی دەڵێ بە ڕێکەوتنی پارتی و ینی هێنا مالکی ئەم وەزەی دروست کردووە کە حسەی بابێن ئەوان ناینا مکەونی بڵێن مەسیحی کەم بێتەوە لە پێنجەوە بێ بەسێ معنەوە ئەمە نەمسەلێکی زۆر نۆرماڵە کەس نەیگوتووە لە بەغدا بۆ خەڵکی شۆڤەیە نییە بەڵام کە تۆ مەیدانەکان بۆ بەجێ دێڵی ئەیکێتی نیشماکە نایڵ مەیدانەکە بەجێ بێڵە و سەفەرەکانی و سێرانەکانی قسێ بکەم کاستران هەرچێتی هەنگاوێکی هەنگاوە کە ڕاست بێ لە بەرژەوەندی یەکێتی و کۆمەڵانی خەڵکی کوردستان بێ ڕخنەی لێگرن و هەوڵە دەم بچووکیکەنەوە من بە تۆ دەپرسم بابە مثلا پارتی لە کام تەحالف بوو پارتی تەحالفی حەلبوسی و سەدر بوو وایە باشە ئەوە ئەستا حەلفە نەما کێم تەحالفی هەڵوەشاندەوە یەکێتی نیشمانکسان دەوری تاگەڕە بۆ لەبێت تەحالفی ناڕەوا بوو زۆینەیەکی پەرلەمانی بەسەر شەریکای تر ئەسەپێن و کێکێتی نیشمان لە بەرامبەر ڕاوەستاوە باش دوای ئەم تەحالفە چ ڕوویدا ئەم تەحالفەکە هەڵوەشایە پارتی بوو بەشێک لە تەحالفە تازەکە یعنی ئەو پارتی هاتووە سەر ئەو تەوەجوهاتانێکێکی بەڵام پارتی چییە سی کورسی هەیە بۆی ئەتوانێت غەڵەتەکانی کەمتر پێوە دیارە بێت لەبەر سی کورسیە بۆی ئەمە قسەیەکە ڕووی خەڵکی کوردستانە کورسیەکانی یەکێتی زیاد کە بۆی باشتر دیفاعتان لێ بکەمە خیتابی پێشوەقتی انتخابات نییە بەڵام ڕاستەکەی وایە ئەو کەسانەی کە ئومێدیان بە خەڵک بەیەکێتیش ماوسانی کە زۆرن کەم نین حتا لە حەزبەکانی ختریشن لە دۆستەکانی ئەگەر تەحالفتە ئەگەرتانەوێت بە یەکێتی لە ماوەقفەکانی خۆی بمێنێ و سابت بێ دامی بکەن پشتیوانی بکەن لە هەڵبژانەکانی داهاتووە ڕسیدی یەکێتی بەرزکەنەوە کاکسرا ئەو لەسەر ئەو ڕێ لەسەر مەلەفینە و تا مەسەلەن ڕێی زۆر لە خەڵکی زۆرتون ڕخنەگری کە سەرسەختانە ڕخنی لێچێتی گرت و دەست خۆشی لە کاک بافڵەکە ئەو کاتش کە ڕخنیان کرد دەستیان خۆش بێ ئەمە دیموکراسیە ئێستا دەستیان خۆش بێت کە ڕاستیەکان باسەکان کە پشتیوانی مانای وایە ئەگەر یەکێتی نیشتیمانی کوردستان بەیاننامەکانی سەرۆک باوڵ پەیامەکانی یەکێتی وا بێت کە لەگەڵ بەرزبوونەکەی خەڵکی کوردستان بێ خەڵک دژمنایەتی لەگەڵ یەکێتی نییە پشتیوانی دەکە ئەو کاتەی خەڵک ڕخنەیە گرت جا ڕخنەکەی ڕەنگە هەندێکی کورد بێنێ هەندێکی ڕاست بێتەوە خەڵکی کوردستان ڕخنە کەسێک هێزێک سیاسەتێک ڕخنە ئەگرێ کەواتە قابلی هەیە ڕێژ بگۆڕ ئێمەش ئەمە یەکێتی ئەمە باسی بکەین یەکێتی نیشتیمانی دەبێت خەباتکی وا بێ ڕائەکانی تعبیر بێ لە خەڵکی کوردستان ئەگەر ئەمە شتێکە ڕێیکە ئەم بەیانەمەی کە کاک باوڵ دەری کرد لە قازاجی خەڵکی کوردستانە بەڵام لەبەرێک بەیاننامەیەکی منطقیە خەڵکی دیکەش کە حەریفی سیاسەتن کە ڕای سیاسی جیاوازیانەیە داوا لە یەکێتەکەن پاشگەز نەبێتەوە لێ باشە ئەگەر یەکێتی پاشگەز نەبێتەوە بڕایانە خۆ دەستکەوتی ئەم پاشگەز نەبوونەوە بۆ یەکێتیە بۆ کەسەنیە کە دەستخۆشی لە یەکێتەکە بەڵام ئەوش بەرژەوەندی یەکێتی لە چاو ناکە بەتەنیا بەرژەوەندی خەڵکی کوردستان لە چاوەکە لە کاکە ئەم منتیقە بۆ خەڵکی کوردستانی باشە ئەگەر ببێ بە دەستکەوت بۆ ئێوە هیچ کێشەیەکمان نییە کەواتە خەڵکی ئێمە وەکو ئێمە خەڵکی کوردستان وەکو ئێمە بیرەکات ئێمەش ئەڵێن ئەگەر پارتی دەستکەوت بەدەستێنێ یاخۆ دەستەکانی خۆش بێ پیرۆزبایی لەکەن
ئێوانش ئەڵێن ئەگەر ئەم قسانەی کاک باڵ دەیکا ئەو قسانەی سەرۆکێتی دەیکا و ئەو منتیقانە و ئەو ڕاستەڕێیانەی کێکێتی گرێت دەست ڕێگای خۆی ڕاستن ئەگەر بەردەوام لەسەری ئەمە ئیباتەوە مانای ئەم ملەتی زیندومانەیە لە ڕخنا ئەگرێ دەستخۆشیە دەستخۆشیەکە. آخر پەیام آخر پرسیارم یەکێتی پاشەکشەکە لە ماوەقفانی خۆی من پێم وانە یەکێتی نیشمانکسان پاشەکشە دەکا ممکنە هەنگاوی تریش دەبیندرێ پێم وایە ینی کە قسەکانی کاک بابل لە ڕووە هەم لە دیدارەکەی هەولێر ڕوون بوو هەم لە دیدارەکەی لەگەڵ مۆنیتەرین ڕوون بوو وام پێشمای لەم پەیامانەی ئەخیریشی ڕوون ئاشکرایە هەنگاوی تازەش دەبێت بۆ خزمەتکردنی هەنگاوی تازە وێزگێکی تازە بێتە پێشەوە خۆ لەبەرەوە نییە بڵێ وڵا قسەی تازەمان هەیە ینی هەر هەنگاوێکی پێویست بوو و پێشمان وایە یەکێتی هەرەوە نییە کاردانەوەی هەیە یعنی بۆ مەسەرەن شتێک دێتە پێشەوە اینجا بەیانامی دەکەچکە یەکێتی فتوا دەرناکە یەکێتی مواقف دروستەکە وارووە سیاسەتیش سەنەکە سیاست دروستەکە و سیاسەکانی یەکێتی نیشمانکسان لە چەند ساڵی ڕابردووە بەو هەموو زامەی کە لە جەستەی یەکێتیا بوو بەهۆی کۆمەڵک وەکارەوە ئێستش یەکێتی نیشمانکسان لەسەر پێی خۆی ڕاوەستاوە ئەتوانێت مەواقفی باش دروستکە وا بێت دەست پێشخەری بگێ دەست خۆی جارێکی دیکە بۆ ئیتیجاهیش بکاتەوە کە خەڵکی دوای سیاسەکانی یەکێتی بکەون خۆی بشنێت یەکێتی نیشتیمانی ڕێک و پێکی محتەرەم زۆر شانازیە بۆ خەڵکی کوردستان دوای حەزبەکەی جەلال تاڵەبانی بکەون و تایدی مەواقفەکانی بکەن. زۆر سپاس بۆ بەڕێستنا عەبدوڵڵا ئەندای مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان. زۆر سپاس بۆ بەڕێستان. بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم پانۆرامامان پێشکەشکردنەوە شەمولایەکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتانە.